ئەمڕۆ لە 16ی سێ باس لە هەڵەبجە دەکەین بە دیوە جینۆسایدەکەی تا چەنێ بە جینۆساید هەژمار کراوە لە جیهاندا و لە لای خۆشمان هەوڵی چیمان داوە بە جینۆساید هەژماری بکەین. ئایا لە لای خۆمان بە کەیسێکی جینۆساید هەژمار کراوە و لەگەڵەوەشا بگەڕێنەوە کەیسەکانی دادگا کاتێکە سەدام حوسێن لەسەر کەیسی ئەنفال و جینۆسایدی هەڵەبجە بۆچی دادگای نەبرایە دەرەوەی عێراق، بۆچی ئەوروپیەکان پاڵپشتی ئەو کارەی کەیسە کوردەکانیان نەکرد. بۆ ئەمڕۆ خۆشحاڵانە لەگەڵ نووسەرێکی بواری جینۆساید شێخ سەدیق گفتوگۆکانمان بەردەوامەکەین و زیاتر پرسیارەکانمان ڕوبەڕووی ئەو دەکەین. کاک شێخ بەیانی باش. بەیانیەوە باش، سپاس. بەخێر هاتی. ئەمەوێ بزانم بۆ تا ئێستا جینۆسایدی هەڵەبجە لە ئەوروپا بە جینۆساید هەژمار نەکراوە، لە دادگاکانی ئەوروپا بە جینۆساید هەژمار نەکراوە. دیارە ئەمە هۆکار زۆرن لە ڕاستیە، ینی بۆچی لە کۆمەلگای نێودەوڵەتی یا وڵاتانی ئەوروپی یا ئەمریکا مەسەن وڵاتانی دەرەوە بە شکڵێکی گشتی بۆچی کەیسی هەڵەبجە وەکو جینۆساید نەناسرا. لە ڕاستیە هۆکارێک یەکێ لە هۆرەکە هۆکارە گرنگەکانەوەیە کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستانە. لە ڕاستی ئەم کەیسەی نەجوڵانوە و نەیتوانی ئیشی لەسەر بکە و چۆن کەیسەکانی تری خزمەتکردنی کۆمەلگا و ئێستا کە چۆن هەڵەبجە کە سوکاری هەڵەبجە چۆن بێنازن بە هەماشکڵ کەیسی هەڵەبجە نەبراوەتەوە. لە ڕاستە کۆمەڵی ڕێکخراوی کۆمەلگای مەدەنی لەسەر ئاستی نێودەوڵەتی ئیشان کردووە و محاولە هەوڵێکی زۆر کراوە. مەسەن هەتا لە ناویچیە لە ڕێکخراوی شارەوانەکانی دنیا کە لە ئەوروپا مەسەن کۆبنەوەیەکی گەوریان کرد کە هەڵەبجەشی تیا بەشدار بوو، داواکرا کە هەمویان 125 دەوڵەتیا بەشدار بوون، هەموو داوایان کرد کە کەیسی هەڵەبجە بە جینۆساید بنێسرا. ئەم هەوڵانە هەیە بەڕاستی، بەڵام بەداخەوە نەکراون. هەوڵەکان لە بواری تاکە کەسی و ڕێکخراون، یعنی ئەو هەوڵانی کە لە دەرەوە. ئەمەش لە ڕاستی ئەگەر تۆ لوبیەکی کوردیت نەبێ و ئەگەر دامێکی گەورەی اقتصادی لە پشتەوە نەبێ وەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پشتگیری نەبێ و ناتوانانی ئەم کەیسە بە شکلێکی گشتی بتوانی بڵێ لە ماوەیەکی کەم ئەتوانم جێبەجێکم. لە ڕاستی ئەگەر تۆ سێریەوە مێژوو بکەی ئەمە 32 ساڵ زیاترەکە لە بەرەی کوردستانی وڵێن دەسەڵاتی کوردستانی 32 ساڵ کە ڕاپەڕین کراوە ئەوانە کراوە نەتواندرا ئەم کەیسە بجوڵترێنێ. و من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسی یەکەمە لەمە و ناوێ ئەم کەیسە بە ئارەستەیەکا بجوڵێنێ و ئیشیشی لەسەر ناکە. ئێستا ئەمە وەزارەتێکمانەیە، وەزارەتی شەیدان و ئەنفال. ئەم وەزارەتە ئەتوانێت زۆر ئیش بکات، حتا ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی کۆ بکاتەوە، ئەوانی لە دەرەوە لەسەر ئاستی کەسی کۆیان بکاتەوە، بتوانێت ئەم کەیسە بە چه شێوازێک بتوانێت لەگەڵ پەرلەمانەکانی ئەوروپا و لە کاتێکا کورد دۆستی زۆرە لە ئەوروپا. ئەمە بەشێکی تر بێ لە بیرمان نەچێ چەکی کیمیایی لە چۆ هات بۆ ئێرە بۆ عێراق. کۆمپانیا گەورەکانی بەریتانیا و ئەوروپا ئەوانە چەکی کیمیایی لەو ساڵانە بە عێراق فرۆشتووە و ئەمەش مەترسیەکی ترە بۆ ئەوان. ڕەنگە ئەگەر مەسەن کاتێکە لەلایەن بریتانیاوە یا دەوڵەتێکی تری فەڕەنسیەوە ئەگەر کەیسەکە بە جینۆساید بنێسرێ تۆ بێ دەستبەری بۆ شتی تر، دەستبەری بۆەوەی ئەو کۆمپانیا گەورانەی کە چەکی کیمیایان بە عێراق فرۆشتۆچێن وەلەو چۆنەڵێ هەندێک هەوڵدرا لەمە فرانس نازانم ناوکەین بیرچۆ کە 15 ساڵ حکوم درا، ئەوش بە جوهدی ڕێکخراوی چاک ئەو کاتە سەردەمە تواندرا بە دادگا بگەێنرێ 15 ساڵ حکومیاندا. ئەمە جوهدی ڕێکخراو بوو، جوهدی دەوڵەت نەبوو. بۆیە ئەم کەیسە ینی زۆر لایەنی لێ بێتەوە لە ڕاستیە. ئەمە بەشی دووەم عێراقیش ناوێ ئەم کەیسە بجوڵێنە، ینی بەڕاستی وەکو دەوڵەتی عێراقی. عێراق ینی بە چاوێکی من ناڵێم وەکو ڕابردوو، بەڵام ئەم هەستەکە دەوڵەتی عێراقی دەوڵەتێکی عەرەبی بووە، سیستەمێکی عەرەبی بووە وا تەسەورەکە ئەگەر بێم کەیسە بجوڵێنێ ئەمە بۆ عەرەب خراپە. لە ڕاستی ئەمە بە پێچەوانەوە بۆ عەرەب ببێتە شتێکی جوان. ئەگەر بێن ئیش لەسەر ئەم کەیسە بکەن بێ جینۆساید بڵێن وڵێن حکوومەتی بەعەز ئەم جینۆسایدەی کردووە یاخود با بڵێن کیمابەرانی هەڵەبجەی کردووە. بەشێکی زۆر هەیە لەم لایەنەیە کە کەم تەرخەمن بەڕاستی لە ئاستی جێبەجێکردنی ئەم کەیسە.
ئەمە بەشێکی تر نووسری ئێمە فلیم سازی ئێمە چۆنەڵێ نەیانتوانیوە لەم چەمکە ئیش بکەن کە بە دریای دەرەو بناسن. سینەما زۆر گرنگە، بە تایبەتی سینەما چۆن سینەما عەکسی واقعەکە کاتەوە بۆ تۆ بۆ کۆمەلگاکانی دەرەوە کە چۆن کەیسی هەڵەبجە بناسێن. ئێمە تا ئێستا ئەوانی کە هەمانن لە بواری ئیشکردنا زۆر کەممانەیە و شتی پرۆفیشناڵیش نین لە ڕاستیە، بۆیە شتێک بێ کاریگەری دروستکە لەسەر ڕای جەماوەری ئەوروپی و سیاسی ئەوروپا بتوانێت ئەمە دروستکە. تا ئێستا نەمانتوانی ئەم کەڵچەرە دروستکەین لە بواری سینەمایە، لەبەرەوەی ئێمە دەوڵەتێکین تازەین و سینەمامان نەبوو، سینەما تازەیە و یانی ئەم جۆرە یعنی کۆمەڵێ ینی باپ هەیە یا دەرگا هەیە ئەتوانی ئیشی لەسەر بکەی بۆی کە بتوانی جینۆسایدی ئاکی ماوەرانکردنی هەڵەبجۆک و جینۆساید بناسیێنی. بەداخەوە ئەمانە هێشتا نەکراون ینی. بەڵێ کەواتە مام ساتوانین بڵین کەم تەرخەمی حکوومەتی هەرێمی کوردستان و کە گرنگیەکی ئەوتوی نەداوە بەم کارەساتیا خۆت بەم بابەتە بەم کەیسە ئەمە هۆکارەکە حکوومەتی عێراقیش تاوەکو ئێستا بە فێرمی و بەڕەسمی داوای لێبوردنی لە ئەنی قوربانیان و بریندارن و ئەنی هەموو خەڵکی هەڵەبجە نەکردووە. کەواتە ئەتوانین بڵین خەمساردی حکوومەتی هەرێمی کوردستان هۆکاری سەرەکیە دوولایەنە، ینی هەم حکوومەتی هەرێم دایم ینی لە حیوار و گفتوگۆ لەگەڵ دەوڵەتی عێراقیە بدایەت کە لە 2004 و 2003 کە دەوڵەتی عێراق و مەجلیسی حکوم دروستەکرا ئەتوانرا زۆر شتکرا. بەداخەوە ئێمە کورد زۆر بە چۆنەڵێ ئەو وەختە لە حاڵەتێکی ئەوەی کە هەموو شتێک کۆتایی هاتوو ئەی ڕوانی کورد وایە زانی ئیتر هەموو شتێک دەچێتەوە جێی خۆی، کورد دەبێتە خاوەنێکی دەوڵەتی گەورە و کەس ناتوانێت جینۆسایدمان کە و کەس ناتوانێت ئەنفالمان کرد. ئەمە خەیاڵێکی زۆر خراپ بوو، ینی بیرکردنەوەیکی زۆر خراپ بوو. وردە حکوومەتی عێراقی هێزەکانی و جێیشەکانی و موئەساتی هەموو ڕێخستەوە. ئێستا بینین حکوومەتی هەرێمی کوردستان لە جێگایەکە حکوومەتی عێراقی لە جێگایە و حکوومەتی هەرێمی کوردستان ئەیتوانی لەگەڵ هەموو ئەو پاکێجانەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بەشێک لە داخوازیەکان ئەو بایە کە حکوومەتی عێراقی داوای لێبوردن لە هەڵەبجەیەکان و شاری هەڵەبجە بکە، لە کەسوکاری هەڵەبجە بکە و قەرەبوویان بکاتەوە. ئەمە نەکراوە بەڕاستی، ئەمە کەم تەرخیمی حکوومەتی هەرێمی کوردستانە. ئەمە بەشێکی تر کەوا حکوومەتی عێراق ڕاستە لەسەر ئەوە. ئەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەی دەوڵەتداریە چەند توانیوێتی ژیانی خەڵکی هەڵەبجە خۆش بکە، باش بکە و هەروە ئەوانەی کە ئێستا ڕوبەڕووی نەخۆشی بوونەتەوە، ئەوانەی کە ئێستا مەسەن بە بەردەوامی تاکو 100 ساڵی تریش ئەم کاریگەریانە لەسەر جیناتی مەسەن با بڵێن خەڵکی هەڵەبجە ئەمێنێتەوە. ئەمە چەند توانراوە گەڕانە و تەهیلکردنی خەڵکی نەخۆش و کیمیالێدا و چەند دوانیوە مرکزێکی تەهیل دروست کرێتەوە، جارێکی تر خەڵکی عادە بکرێتەوە بۆ ناو خەڵک. ئەمانە حکوومەتی هەرێمی کوردستان تەحمولی مەسئولیەتەکەن لەمە یاری نەیان کردەوە ڕاستی. ئێستا هەتا وای لێ هاتووە خەڵک ئێستا قبوڵی نییە حکوومەتی هەرێم چێ یادەکەی بکاتەوە، چێ بەشداری بکە. ئەمە دەرئەنجامی پەراوێز خستنی هەڵەبجە و کەیسەکانی ئەنفال و هەموو ئەو کەیسانەی کە کوردی لەسەر بووە بە دەوڵەت، کوردی لەسەر بووە بە هەرێم، کوردی لەسەر بووە بە کیانێک بۆ خۆی دروستکە. ئەمە بەرپرسانی ئێمە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هیچ گرنگێک بەم قەزەیانە نادەن بەداخەوە. بەڵێ 36 ساڵە ئێمە بە هەڵەبجاڵین بە تەنها جێمەیەڵن، خەریکە ئێمە بە حکوومەتی هەرێمەڵین بە تەنها جێمەیەڵن بۆ ڕوبەڕووی حکوومەتێکی تر، بۆ ئێمە دەرز لە مێژووە ناگرین. 36 ساڵە ئەو کارە ساتە بەسەر هەڵەبجەیە هاتووە کەچی خەریکە هەرێمەکەش لە دەسەدەین لە بەرەوەی دەرسمان لە مێژووە نەگرتووە، دەرسمان لە هەموو ئەو کارە ئیداریە جوانان پرۆفیشناڵانەی کە ئێستا لە جیهانە هەیە وەرمان نەگرتووە. چی بکەین کە دەرس وەر بگرین؟ هەڵەبجە بۆ تا ئێستا بۆ شێوەیە. وڵاهی خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە کەم نەم قسەیەکەم جارێ خەریکی بنکۆڵکردنی خۆیەتی، یعنی چۆنەڵێ خەریکی ئەوەیە کە خۆی بخواتەوە و تووشی قەیرانێکی خۆی تووشی قەیرانێکی گەورە کردووە لە ئەنجامی سیاسەتی هەڵەی ئابووری و ئەو ئابووریە بەرخۆری کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتووە دێبەر و ئەو سیاسەتە پاوانخوازی کە حکوومەتی هەرێمی کوردستان گرتوێت دێبەر
لە دەرەنجامە بۆتە ململانەیەکی خراپ و نەتوانێت بیر لەم کارە ساتە گەورانە بکاتەوە و بۆتە هۆی ئەوەی نەک ئێستا بیر لە مەشاکلی هەڵەبجەنا بەڵکوم ئێستا فەرمانبەران و خەڵکی هەڵەبجە و لەگەڵ ئەو قەیرانە عامەی کە لە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بوونەتەوە بۆ ئەوان قوڵترە، بۆ ئەوان دەجار قوڵترە، بۆ ئەوان دەجار کاریگەرترە. تۆ دەیان خەڵک لەوانەی کە بەرچێکی کیمیایی کەوتون ئێستا لە هەڵەبجە ڕەنگە یارمەتیەکی معاشێکی بچووکیان هەبێ کەمیان بدرێتێ، بەڵام ئێستا بینرێ مەحاشەکەشی بۆ نایە، پێویستی بە دەرمانە، پێویستی بە عیلاجە، پێویستی بە دکتۆرە، پێویستی بەمە. تۆ ئەم جەستە نەخۆشە کەسانی کە سوکاری هەڵەبجە بە کیمیایی کەوتووە لە ماڵەکان تەنیەکانە بەجێ هێشتووە فعلەن دەقا و دەقا و گۆرانەیە کە ما شاعری گەورەی کورد ڕەفیق سابیر نووسیوەتی دوای کرا بە گۆرانی و ئەمە ڕاستە. ئێستا دەرەکەوێ ئەو شعرە بۆ ئێستاە بە تەنیا ئێستا هەمووی خەڵک بە تەنیا بەجێ ڕاستە. ئێستا بڕۆ هەڵەبجە پڕی لە خەڵکە، لێرە ئێستا ئێمە وەستین بە پێوە سعات 11 و چارەک، بەس دوای ئەوە ئێمە هەڵەبجەمان لە بیرەچێتەوە، ئەنفالمان لە بیرەچێتەوە، کارەسەتەکانی ترمان لە بیرەچێتەوە. وێ ئەمە بەداخەوە ئێڵێم ینی بوایە هەموو ڕۆژێک ئێمە هەموو ڕۆژێک یادی هەڵەبجە بکەینەوە. یادکردنەوە تەنها ئەوە نێ ئێمە جلی بۆ ڕەشکەین، یادکردنەوە ئەوە نییە تەنها ئێمە لەسەر جادە لەو کاتەیە بوەستین، یادکردنەوە ئەوە نییە تەناشین و شەپۆر بکەین لە کاتی ڕۆژی کارەساتەکە. یادکردنەوە ئەوەیە بین محاسبەی خۆمان بکەین چیمان بۆ هەڵەبجە کرد، چیمان بۆ کە سوکاری ئەنفال کرد. ئەمە یادکردنەوەیە. یادکردنەوە ئەوە نییە بەڕاستی بەرپرسێک حکومت بڕوا لە هەڵەبجە وتارێک بدا یا لە یادی ئەنفالە بێت کە دەیان وتاری درۆیتایە، دەیان بەڵێنی درۆیتایە بۆ خەڵکێتە کە هیچی جێبەجێ ناکە. من چۆن خەڵک دڵی بە و حکومەتە خۆش بێ، خەڵک چۆن دڵی بە و سیستەمە سیاسی کە لە یارێمی کوردستانە دڵی خۆش بێ کە سوکارێک ئەمە تۆ شۆڕکەرەوە بۆ ناو کایی کۆمەڵایەتی. ئەمە بەشێکی گرنگە 5,000 ئەی چەند هەزار شەهیدمان هەیە، چەند ئەنفالمان هەیە، چەند با بڵێن تەرحیلمانەیە لە شوێنی خۆی. تۆ ئەگەر بێ سەیری کوردستان بکەی ناچمە سەر زۆر مێژووی کۆن، ئەگە بچینی مێژووی کۆن تاریخی تاریک بوو، جینۆسایدوانە جزۆرێکی تاریکیە. باسی سەردەمی باسەکەین لە 63ەوە بەعز لە حرس قەومیەوە لە وڵاتی ئێمە بەتایبەتی لە مۆنتیقانە خەڵکە کوژێ تێگەی جەماعی خەڵکی کاک ئەوەی حرس قەومی کردی هیچی کەمتر نەبوو لەوەی کە ئەنفال کردی، هیچی لەوەی کەمتر نەبوو حەشدی شعبی لە خورمات و کردی، هیچی کەمتر نەبوو لەوەی حەشدی شعبی لە هەموو ئێستا ئەمانە دووبارا بنەوە خەڵکی ژوەر ناگری. بۆیە پێم وایە ئێمە بە تێڕوانینێکی ترەوە بە عەقڵێتێکی ترەوە نابێ شین بکەین، نابێ باوکەڕۆ بکەین، بچین ئیش بۆ هەڵەبجەیەکان بکەین. هەڵەبجە ئێستا بووە جوانترین شار بواە، خزمەت گوزاری هەبواە، هەموو شتێکی بواە، بەڵام وەڵا کاچی بۆ هەڵەبجە بەڕاستی جگەل لە ئەسەف و خەفەت و هیچی تر نابینی بەداخەوە. بەڵێ ئەمە ساتوانین بڵێن بە پارێزگاربوونی شاری هەڵەبجە ئەتوانێت سەرنجی زیاتر بخاتە سەر ئەو شارە و سەرنجی زیاتر بخرێتە سەر ئەو کەیسە و بتوانرێتکەوە قەرەبووی زیان لێکەوتوان و کە سوکاری شەهیدان بکرێتەوە و خزمەت گوزاریان بۆ بکرێت و کۆمەڵێک بابەتی تر کە ئەتوانرێت ینی دواتر بکرێت. ئەخۆ توانین بڵێن بە پارێزگاربوونی ئەو شارە ئەتوانێت سەرنجی زیاتر بخاتە سەری؟ خۆی جارە ئێستا هەر کێشە لەسەر دروستبوونی بە پارێزگابوونەکەیە کراوە بە کێشەیەکی سیاسی، کراوە بە چۆنەڵێ بە شوێنێکی ترەوەها پارێزگایەکی تر لەبەرەوەی سونی مەزهبە یا شیعی مەزهبە یعنی قەرارێکی تری بۆ کورد دەنگ بدا بۆی لە شوێنێکی تریش پارێزگای دروست کرد. ئەسڵەن قەزەی هەڵەبجەیان ئالۆز کرد کە ناکرا. هەڵەبجە لەگەڵ هیچ کەیسێکی ترا تێکەڵ بکرێ مەبەستم حکوومەتی عێراقە، پەرلەمانی عێراق، حکوومەتی عێراق تێکەڵیان کرد بە هەندێک کەیسی تر کە نابوو وایە بکرێ. لە ڕاستیە مەسەلەی خزمەت گوزاری هیچ پەیوەندی بەوە نیە پارێزگا بێ یاخو پارێزگا نەبێ، گوند بێ یاخو شار بێ، خزمەتکردن خزمەتکردنە. بەڵام ئەگەر تۆ لێ لە ڕووی حاڵەتێکی معنەویەوە تەماشاکەی ئەمە شتێکی ترە ینی و مەسەن بۆ نمونە هەڵەبجە گەر لە ڕابردووە مەسەن بەڕێوەبەرایەتی نەبووایە بەڕێوەبەرایەتێکی لە سلێمانی بوو یا مەسەن لە شوێنێکی تر بوو ڕەنگە بۆ هەڵەبجەکان ئەرکەکە قورستر بێ، ئەمە ئەرکێکە بۆ خەڵکی نەخۆشیان بۆوانی کە بەرچێکی شیمای بکەتە ڕەنگە بە بەردەوامی نتوان هاتشوی
ئیشی دەوایریان هەبێ ئەمە لە چوارچێوەی سنوورێکی جۆگرافی پارێزگابوونە ئەمە ئیسفادە هەیە بەڕێوەبرایەتی خۆی دەستگای خۆی پارێزگاری خۆی هەموو خۆی هەیە بە تاکید کارەکە ئاسانترێ بەڵام لە ڕووی خزمەت گوزاریەوە نەخێر بە پارێزگابوون ئەگەر بڕیاری لەسەر بدرێ و بوجەی تایبەتی بۆ دیاری بکرێ ئەبێت ڕەنگە هەنگای بچێتە پێشترەوە ڕەنگە بەڵام ئایا ئەو بوجەیە ئەچێتە چوارچێوەی وەکو چۆن بۆ سلێمانی دانرێ وەکو چۆن بۆ هەولێر دانرێ وەکو چۆن بۆ یەک پارێزگاکانی عراق بە شکڵێکی گشتی مەسەن کە ئەوان دەیرێن هەریم کوچان دێن وەک ئەچێتە ئەو چوارچێوەیە ئەگەر بچێتە ئەم چوارچێوەیە و بەڵام بەم حاڵەتە ئەزمە ئابووری کە ئێستا ئێمە هەمانە طبعا هەروکو شارەکانی تری لێرە و هیچ خزمەت گوزارێکی بۆ ناکرێت لەو چوارچێوەی ئەگەر بێ ئەکرێ گۆڕانکاری تیا بکرێت خراپ نەبێ باشە زۆر باشە بێگومان پێوەری بە جینۆساید لە جیهاندا جۆرێک لە جۆرەکان ناسراوە لای خەڵک بۆ نەمانتوانی هەڵەبجە هەر کامل شارەکە بکەین بە مۆنۆمنتێکی جوان و خەڵک لە هەموو شارێکەوە یاخود لە هەموو جیانۆباتە سەردانی بکردە نەک مۆنۆمنتێکی چەند مەتری خۆی سێرکە من هەموو ئەم شتانە ینی دەوڵەت بەرپرسە لێ دەوڵەت تۆ کە دەوڵەت پلانی نەبوو بۆ چوارچەوەی دەوڵەتەکەی خۆی بۆ هەموو ئەو کەیسانی کە لە چواردە و دەوڵەتەکەی خۆتایە بە تاکید ئاوان بێ ڕاستە ئێستا لە هەڵەبجە مۆنیمنت هەیە و چی پێڵێن ئەوە مزەخانە هەیە ینی کۆمەڵی شتەکانیان کۆ کردێتەوە بەڵام ئەگەر تۆ مقارنەی بکەی بە دەوڵەتێکی ئەڵمانیا مەسەن با بڵێن ئەو مۆزەخانانەی کە هەن یا مەسەن چی دەرکەوەی کە هۆڵۆکۆستی تیاکراوە جوولەکەی تیاکراوە ینی ئەچیت بۆوێ ئەو مزەخانە گەورانی کە بینی تەنانەت تەڵەقەشی تایە تەنانەت مەمکە مژەی تایە تەنانەت تاکە نعلی تایە حەچی ئەوە تەشی ئەوانەی هی لادیەکانیان هەرچی شت هەیە کۆیان کردوێتەوە ئەزەکە تۆ چی سەیری هەڵەبجاکەی هەر باشە هەیە بەڵام بەپێی ئەوەی کە تمۆحی وی خەڵک بێ سەیری کا بەڕاستی ئەوەنێ ینی دایم لە دنیاە کە ئەوانەی هۆڵۆکۆستوانیان کۆ کردوێتەوە گەر بچی سێری ئەوانکەی سێری ئێمە بکەیت بەڕاستی ئێمە هیچمان نەکردو ئەوە بۆ ئەنفال وایە ئەو بۆ وایە ئەمە ینی شتێک کراوە لە هەڵەبجە بەڵام ئایا بەقەت قوربانیەکانی هەڵەبجێ بەدڵنیایەوە نەخێر بەس باشە ئینسان ئەڵێ شتێکەر هەیە بتوانێت ئینسان لەو ڕۆژەیە وەکو یادەوەریەک بچێتە سەر گۆڕەکان و ئەوانە ڕەنگە تەر لەو چوارچێوەی بێجینە وەکو ئەو شکڵ عالمی کە هەیە لە چوارچێوەی کۆڵۆکۆستوانی کە کردویانە قەت وەکوانە نابێت زۆر باشە ئەگەر لە کۆتاییە هەر شتێک کتەبێ باسی بکەیت لە یادەکەم وڵایی لە کۆتاییە من سوپاسی واکەم بەڕاستی سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدانی هەڵەبجە و شەیدانی میلەتەکەماندا دەنێوێنین و دەستان خۆش بێت دەستی تۆ خۆش بێ سپاس بە ئامادەبوونت